ئێمە ئەمڕۆ وەکو قوتابیانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەکو عادەتێکی ساڵانە هەڵساین بە ئەنجامدانی فیستیڤاڵی خواردنی کوردەواری و لەگەڵ جلوبەرجی کوردی. ئامانجمان لەم فیستیڤاڵە ناساندنی خواردن و کولتوری کوردیە بە هەموو جیهان و بەنەوەی داهاتووە. ئێمە کۆمەڵی قوتابیمان لەگەڵن کە بیانینەوە تا عەرەب سووریان وڵاتانی دەرەوەنە. ئامانجمان لەوەیە کە لەڕێی ئەم کولتوری کوردی و خواردنەوە ئاشنایان بکەین بە کولتوری کوردی خواردنی کوردی. خواردنەکانمان هەمووی جیاوازە، هەموو خواردنێکی کولتوری کوردەواری جیاواز لێرە بەدی دەکرێت. قوتابیمان هەیە خواردنی هەورامان، خواردنی دۆ، خواردنی بادیانی هەموو خواردێکمان لێیە و ئێمە ئەمڕۆ دەیسەلمێنین کە کولتوری خۆمانە و کولتورە جوانەمان پاراستووە جلوبەرجی کوردی و دوژمنانی کورد زۆر لە مێژ هەوڵ دەدەن کەوە ئەم کولتورە نەهێڵن. بەڵام ئێمە ئەمڕۆ کوونەوەی داهاتوو بە هەموو جیهان دەیسەلمێنین کە ئێمە کولتوری خۆمان پاراستووە و دەیپارێزین و هەوڵیشی لە بۆ دەدەین کە سەری بێخین. ئێمە وەکو قوتابیانی بەشی ژمێریاری زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر هەستاین بە ئەنجامدانی و فیستیڤاڵە چاوی سەماوەرمان حازر کردووە خواردنی کوردەواری، چادر و خێوەتگە و دۆ و مەشکە بە هەموو کەرەستێک کوردەواری بەشداریمان کردووە و دەستارمان هێناوە بۆەوەی ئەو خوێندکارانی کە ئاشنانی بە کەلەپوری کوردی ئەو شتانە ببینن لێرە. ئەمە قوتابیانی بەشی ژمێریاری کەڵساین بە ئەنجامدانی فیستیڤاڵێکی کەلەپوری. لێرە ستاین بە هێنانی دەسار، خێوەت و ڕەشماڵ و سەماوەر و هەندێک خواردنی کوردەواری کە هەندێک قوتابی کە خەڵکی ئێرەن یان مەسیحن یان قەومەکانی ترن کە ئاشنانین بە کەلەپوری کوردی لێرە ئاشنا دەبن پێیان خواردنی کوردەواری کە هەندێک کەس نیان خواردن، یعنی هەموو شارەکان لێرە تێکەڵ کراوە پێکەوە ئاشنا بوونە. زیاتر بەشداریکردنمان خواردنە کوردەواریەکان بوو، وەک بریانی بوو، دۆڵمە بوو، تچمە بوو، دۆغەوا بوو و هەروەها شیرینیش بوو. ئەو شیرینیانە بە خۆمان دەست کرد بۆ ئامادەمان کرد بوو. باشە چی لە دوکانەکانی نەبوو. ماڵی لۆی دروستکردن و هەندێکمان لە دوکانەکانی زیاتر ئەوەی ئیشی کچەکانە ئیشی مۆنیە، ئەمە زیاتر بەوەی ماندی بووین کە تەوزیعمان کرد و سەرپەرشتی ئیشەکەمان کرد. ئارێ وەڵا عادی خواردنەکە و تەوزیعکردنەکەی بووینەوە زیاتر. دۆخەوەیە و دۆڵمەیە و تیشمەیە ئەو خواردنانە کوردەوارانەمان هینەیە. لێرە لەگەر جەماعەتی قسمی و خوێندکار و قوتابیەکان هەمومان خڕ بووینەوە لە بۆ ئەوەی کە فیستیڤاڵێک ڕێی بێخین بە پێویستمان زانی لە بۆ ئەوەی کەنەوەکانی داهاتوومان زانیاریانی هەبی لەسەر ئەو خوارد و کولتور و وانەی کوردەواری نەفەوتێتن و هەر ببینێتن.